إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، واشهد ان لا اله الا الله وحده لا شريك له الكبير المتعال ذو الجلال والعظمه والاكرام، لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله، نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. أسباب محق البركة في الرزق والعمر. هۆکارەکانی سووتان و نەمانی بەرەکەت لە ڕزق و ڕۆزیدا و لە تەمەندا ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. لە وتارەکانی ساڵانی پێشوودا باسی هۆکارەکانی زیادبوونی بەرەکەتمان کرد لە ڕزقا. ڕوونمان کردەوە لە ژێر تیشکی فەرموودەکانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم چه هۆکارێکن بۆ ئەوەی مرۆڤ ئەنجامیان بدا ڕزق و ڕۆزی بەرەکەتیان تێکەوێت، عمر و تەمەن بەرەکەتیان تێکەوێت. پشت بەخوا ئەمڕۆ باسی ئەوە دەکەین هۆکاری سووتاندنی بەرەکەت، نەمانی بەرەکەت لە ڕزق و ڕۆزیدا و لە تەمەن و عیلم و عیبادەت و تاعەتا چییە؟ هۆکەی ئەوەیە بەرەکەت، هۆکەی چییە بەرەکەت نامێنێت؟ هۆکەی ئەوەیە نعمەتەکانی خوا ئیستیفادەیان لێ ناکەین، لەزەتیان لێ نابین، نازانی چۆن پارەکەی گیرفانت تەواو دەبێت. ئەمڕۆ مەعاش وەرئەگری دوای هەفتەیەک هیچت پێ نەماوە، شەو و ڕۆژ ئەڕوا بەسەرتا و بە پەلە ئەڕوا بەسەرمانە و کەچی شەو و ڕۆژەکە تەواو بووە و هەفتە و مانگەکە تەواو بووە و کارێکی وامان نەکردووە کە دڵی پێ خۆشکەین. بزانین هۆکارەکانی چین و بزانین بەرەکەت پێناسەی کامەیە. البركة النماء والزيادة والسعادة والكثرة في كل خير. بركة واتە گەشەکردن، نما، زیادە، خۆشبەختی، زۆری لە هەموو چاکەیەکە. هەر چاکەیەک خوای پەروەردگار ئەی بەخشێ بە عەبدەکەی ئەو چاکەیە، ئەو نیعمەتە سوودت لێ بینی زیادی کرد، ئەوە بەرەکەتە. لە مسنەدی ئیمام ئەحمەدا هاتووە، ئەفەرمێ ئیمام ئەحمەد: وجد في خزائن بني أمية حنطة
حنطة الحبة بقدر نواة التمر. إمام أحمد لمسند أفرمي لزمان بني أمية لزمان خلافتي عمري كري عبد العزيز دا رضا ورحمتي إخوائي لبي قنميان بيني و دنك قنمي بأندازي دنك فرمايك بوا يك دنك قنم بأندازي ناوكي خرمايك قوربوا وهي في صرة لناوكي سيكا بوا مكتوب عليها لسركي سكن سرابو هذا كان ينبت في زمن العدل أم قنمان لزمانك رواون كزمان عدالته داد فروريبوا قنم أوندا قوربوا وكو دنك خرما وابوا وكو ناوكي خرما وابوا بو چونك عدالت لو سردمدا هبوا چونك عمري كري عبد العزيز خليفة بوا ظلمي نكردوا ما في كسي بيشيل نكردوا خرافكاري نكردوا ده صلاتي بخراب بكار نهناوا زانا كان ده فرمون بركت جنديكي مخفية سربازيكي نهينية لسربازكاني خواي پروردگار خواي پروردگار بالمجهولي زورن سربازي نادياري زورن سربازي ونو جندي مجهولي زور هي خواي پروردگار يكي لوانا بركتي خويتي خواي رب العالمين او بركتا اي بخشي بكسيك خوشي بوي او بركتا كوتناو عمره وزيادة كاتو استفادي لي اكيد كوتناو رزق وزيادة كاتو استفادي لي اكيد كوتناو علم وبركتا فراوان بيتو خلقي سدد لي والابينيات كوتناو تمنى وتمنتكت استفادي لي دكيد بويا براستي بركت استا بويا كم بوتوا چونك عقل بكار نايني چونك براستي ايما لقل موديل وديكور دا اروين باب زانين هوكاري سوتاني بركت چيا بو بركت نماوه بو سود نابين لو رزق روزي وتمني خوابي بخشيوين يكم الذنوب والمعاصي تاوان سربيشي خوا گناح كردن ابن قيم جوزي برحمت به فرمي ومن عقوبة المعاصي أنها تمحق البركة في العمر والرزق يكي لعقوبة سزاكاني جناح لولاتا زياد بو جناح كار زياد بو جناح كره بو جناح تشني كرت بأشكرا خلقي جناحي كرت بأشكرا خلقي سربيتي خواي كرت أفرمي بركت لعمره لرزقا نامينيت بركت لعلما نامينيت بركت لإيشكتا نامينيت وبركت لطاعته وعبادته شانانينيت خۆزگا خوازی کاتی بانگ نەبێت کاتی هەڵەسی بۆ نوێژی سنت حەز ناکەیت بیکەیت سود لە نوێژەکانمان نابینین بەرەکەت تیامانە هەڵ ئەگیرێت بۆ هۆی گوناح و سەرپێچیکردنی خواوە خوای پەروەردگار بەهۆی کافربوونەوە هیچ قەومێکی لەناو نەبردووە کافرە کەیفی خۆیەتی لا ئیکراهە فی الدین كافر كيف خويتي فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر كيف خويتي هيك كسي الزور اللي ناكل يا مسلمان ديال خويا رب العالمين بهوي تاوانوا بركتنا هيرت وسزاء هيرت مما خطيئاتهم اغرقوا فادخلوا نارا لقومكي نوحا بوهي خطي او جناحوا خويا رب العالمين توشي غرقوا نقم بنيانكات
بۆیە بەڕاستی یەکەم هۆکاری سووتان و نەمانی بەرەکەت گوناحە، سەرپێچیکردنی خوای پەروەردگارە. دووهەم الكذب والتدليس والغش والخداع، درۆ، خەڵەتاندن، فێڵکردن، غەشکردن لە مەعامەلەدا، درۆکردن، خەڵەتاندن، غەشکردن، فێڵکردن لە معاملە و کڕین و فرۆشتندا ئەبێتە هۆی نەمانی بەرەکەت لە ڕزق و ڕۆزیدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی البيعان بالخيار ما لم يتفرقا، بایع و مشتری، فرۆشیار و کریار، ئەو کەسەی شتومەگە فرۆشێ، ئەو کەسەی ئەیکڕێ، هەردووکیان سەرپشکن لە معاملەکەدا هەتیا جیا بنەوە، کە جیا بوونەوە هیچ کەس بۆی نییە پەشیمان بێتەوە. فإن صدقا وبينا بورك لهما في بيعهما، ئەگەر بایع و مشتری، کڕیار و فرۆشیار لەگەڵ یەکتریە ڕاستکەن وبەیەنا، ئەی بوعار هیچ تومەکەکە بەیان بکەن، کابرای بایع فرۆشیار بڵێ کاکە ئەم شتومەکەەوە عەیبەکەیەتی، چاوبەست نەکا، نەیشارێتەوە. بورك لهما في بيعهما، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوا بەرەکەت دەخاتە ناو معاملەکەیانەوە، ڕزق و ڕۆزیان بەرەکەتی تێدەکەوێ. وإن كتما وكذبا، وإن كتما وكذبا، ئەگەر درۆیان کرد و شتەکەیان کەتمان کرد و شاردیانەوە، ڕاستیان لەگەڵ یەکتری نەوت، محقت بەرەکەت بەیعهما، ئیتر بەرەکەتی کڕین و فرۆشتنەکە نامێنێت. بۆ؟ چونکە لە ئەسڵەکەی فێڵە، درۆکردنە، چاوبەستکردنە، خەڵەتاندنە، بەرەکەت بۆیە نەماوە لە شتومەکە، چونکە بەڕاستی لە کڕین و فرۆشتنە ڕاستوتن نەماوە. سێهەم کەثرەت الحلف، سوێن خواردنی زۆر لە مامەڵەدا، لە کڕین و فرۆشتنە، زۆر سوێن خواردن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی الحلف منفقة للسلعة ممحقة للبركة، سوێن خواردن ئەبێتە هۆی ئەوەی شتومەکەکەت بفرۆشیت، بەڵام لەولاوە کە فرۆشتت بەرەکەتی تیا نامێنێت. بەڵێ بەهۆی سوێنەکەتەوە مشتریەکە قەناعەت و پێەکە، قەناعەت دەکا بە سوێنەکەت کە ڕاست دەکەیت، بەڵام لەولاوە کە فرۆشتت بەهۆی سوێندەوە بەرەکەت لە ڕزق و ڕۆزیەکەتا نامێنێت. بۆیە تابعین و پیاوچاکان فەرموویان بە تاجرەکان کاتێ ناردنیان بۆ ئەندەنوس بۆ ئەوەی تیجارەت بکەن، چون لەوێ بازرگانی بکەن، پیان وتن ئەخلاقی جوان بڵاوکەنەوە، سوێند مەخۆن، اتق الله، لەخوا بترسن، سوێند مەخۆن، چونکە سوێن خواردن نە ڕزقت زیادەکات و سوێندشت نەخوارد ڕزقت کەم ناکات. ئەوەیە کە خوا بۆی نووسیویت. کەواتە زۆر سوێن خواردنی ناحەق لە معاملەدا ئەبێتە هۆی نەمانی بەرەکەت. چوارەم ئەکل المال الحرام بشتى صوره، خواردنی ماڵی حەرام بە ئەنواع شێوە و شێوازەکانی. ماڵی حەرام تێرخواردنی نییە مسڵمانەکان، وەکو ئاوی سوێر وایە هەتا بیخۆیتەوە تینوو دەبێت. ماڵی حەرام، الحرام لا يدوم، حرام بەردەوام نابێت تاسەر، وإذا دام ما نفع، ئەگە بەردەوامیش بێ سوودی نییە. ئەبینی هەرچی مەسئولە نەخۆشە، ببینن چی مەسئولەیە لە وڵاتەیان نەخۆشە. بۆ؟ چونکە ماڵی میلەتی خواردووە. کامیان ساغە؟ کامیان نەڕۆشتووە بۆ ئەوروپا، بۆ ئەڵمانیا، بۆ ئەمریکا بۆ نەخۆشی؟ بۆ؟ چونکە ماڵی میلەتیان خواردووە. حرام خواردن بەرەکەت نایەڵێت، بە تایبەتی سوو، ڕیبا، سوو خواردن. يمحق الله الربا ويربي الصدقات
والله لا يحب كل كفار أثيم. خوي رب العالمين فرمي ينقص الله الربا يمحق الله الربا، يعني چی؟ يعني الربا سو خواردن خوا إلا أو ما لك مكان بهي سو خواردنوا خوا كان يكا إلا ويذهب بركته بهي سوى وبركتي رزق روزي وبارو مال نامينت كواتا خواردني مالي حرام هۆکارێکە بۆ نەمانی بەرەکەت، ئەو پارەی کە دەست ئەکەوێت لە دەستەی خۆتا سەرفیەکەیت. پێنجەم هۆکاری نەمانی بەرەکەت لە ماڵ و لە عمر و لە تەمەن و لە ڕزق و ڕۆزیە خواردنی ماڵی خەڵکی بەناحەق، بەبێ ئەوەی لە بینتانە تیجارەتێکە بێت، بەبێ ئەوەی شتێکی بیتێ، بەبێ ئەوەی کە لە بەرامبەر شتێکەوە بێت ماڵی خەڵکی بخۆیت بە زوڵم بە ناحەق بە درۆ، هۆکارێکە بۆ نەمانی بەرەکەت. بە خیانەت لە وەزیفەدا، خیانەت لە ئیش و کارە، لە کرێکاریە، لە وەستاییە، بە ناحەق ئەبێتە هۆی نەمانی بەرەکەت. بە تایبەتی لە کوردستانی خۆمانە کۆمەڵی خەڵک فێر بووە تیجارە دەکا، کتوب پڕ بڵاوە بێتەوە ئەرە وەڵا فڵانە کەس 200 دەفتەر زەرەری کردووە، 300 دەفتەری خەڵق قەرزارە، تو مەس ئەمە 50 ئەو 10 ئەم و 15 ئەو 25 فڵانە کەسی کۆ کردووەتەوە و زۆربەی خەڵک کۆکاتەوە وەڵا سڵحم بۆ بکە چونکە پارەکانم خواردووە، زۆر جاریش درۆوەکە بە نیوە قیمە سڵحم بۆ بکە. زۆرمان بینی لە دۆلارەکە، زۆرمان بینی لە شارە خواردنی ماڵی خەڵکی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فمن يأخذ مالا بحقه يبارك له فيه، هەر کەسێک ماڵی کەسێکی هەڵگرت لە بەرامبەر مافێکەوە، مافی خۆی بوو هەڵیگرت، خوا بەرەکەتی تێخا ئەو ماڵە. ومن يأخذ مالا بغير حقه، هەر کەسێ ماڵی کەسێک هەڵگرێ بەبێ حەق داگیری بکە، فمثله كمثل الذي يأكل ولا يشبع، ئەوە نمونەی وەکو ئەو کەسە وایە هەر ئەخوا و تێر نابێت، هەر ئەخوا و تێر نابێت. کاکە من 20 دەفتەرم هەبێ بۆ چی ئەیەم بە خەڵکی؟ بۆ سوود، بۆ ڕیبا. لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار سوخۆرەکان وەکو سەرخۆش حەشر دەکات، سوخۆرەکان شەڕیان لەگەڵەکات. فأذنوا بحرب من الله ورسوله. والله 300 دەفتەر قەرزارە، 2000 دەفتەر قەرزارە، لەکوێ چۆن تمەس پارەی لە خەڵک وەرگرتووە تا 2-3 مانگ شتێک خێری پێیاوە، دوای ئەوە نەما تەواو. ئەمە خواردنی ماڵی خەڵک بە ناحەق ئەبێتە هۆی ئەوەی بەرەکەت لە وڵاتانە مێنێ مسڵمانەکان. شەشەم عدم شكر النعم، سپاس نەکردنی خوای رب العالمين. وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. خوای پەروەردگار جل جلاله ئاگاداری کردوین کە ئەگەر سپاسی خوا بکەین لەسەر نیعمەتەکانی لأزيدنكم خۆ بەمان زیاد دەکات، ولئن كفرتم ئەگەر ناشکر بین ئەوە بەڕاستی خوا فەرمێ ئین عەذابی لەشەدید، سزای خوا ئەبارێ بەهۆی نەبوونی بەرەکەتەوە. حوتەم هۆکاری نەمانی بەرەکەت و سووتانی بەرەکەت البخل وعدم الإنفاق، ڕژدی، نەبەخشین، بەخیلی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فریشتەیەک هەیە، هەموو کەسێ فریشتەیەکی لەگەڵە، کاتێ ڕۆژەکاتەوە ئەو فریشتە دوعا بۆ ئەو کەسە ئەکات. هەموو کەسێ فریشتەیەکی لەگەڵە، کاتێ ڕۆژەکاتەوە هەر کەسێک لە ئێمە ئەو فریشتەی ئەم دوعایە ئەکات، ئەڵێ چی؟ اللهم أعطي منفقا خلفا. خوایە ئەم عەبدەی تۆ ئێستا ڕۆژی کردووەتەوە و بەیانی بەسەردا هاتووە و زیندووە،
خوایە ئەگەر بەخشم دەبێت خەلەفە بۆی پڕکەرەوە و جێگەی پڕکەرەوە خەلیفەی ئەو پارەی بەخشیەتی بۆی بێنەرەوە اللهم ئەعطی ممسکا تەلەفە خوایە ئەوەی بەخیلە و ممسکە گرتوێتیەوە لای خۆی و نایبەخشێ تەلەفە خوایە گیان تەلەفی کە پارەکەی ماڵەکەی بە هیلاکا بەرە هەموو ڕۆژی ئەم فریشتانە لەگەڵ ئێمە ئەم دوعامان لێ بۆ ئەکەن ئەگەر بەخشندەیە خوایە بۆ زیاد کە ئەگەر نایبەخشێت خوایە لێی سێدەرەوە هەشتم عدم الرضا بالرزق رازی نەبوون بەو بەشەی خوا پێی بەخشی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە فەرمێ سەیری خواری خۆت کە لە ڕزق و ڕۆزیە خواری خۆت خەڵک هەیە زۆر لە تۆ خراپترە رازی نەبوون بە بەشی خوای رب العالمین بۆ بەشەی کە خوا بۆ منی داناوە ئەبێتە هۆی نەمانی بەرەکەت نۆهەم ناونەهێنانی ناوی خوا لە کاتی ئیشەکەمانە لە کاتی وەرگرتنی پارەدا لە کاتی ئیشوکارە لە کاتی کردنەوەی دووکانە لە کاتی سواربوونی تەکسیەکەتا بۆ ڕزق و ڕۆزی ناوی خوات لەبیر چوویەوە بەرەکەت نامێنێت كل أمر ذي بال لم يبدأ ببسم الله الرحمن الرحيم فهو أقطع عن البركة فهو أبتر هر إيشة دسي في أكيد بناي إخوان أبيت أو إيشة بركتي فيها نامينة دولك يتولى بركت يان زور جماردني باركت زور جماردني ملكو مالكت معجبي بخود كشتي زورد هيا أبيت هوي أوي مالكت كمكا مسلمان كان علماءنا فرمون مروفي واهيا خوي شاوي خوي أدا خوي شاوي خوي أدا أو كسا شاوي منالكي أدا شاوي مالكي أدا شاوي باركي أدا وانا باسيكا أوام هيا خوي رب العالمين فرميتشي ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله شو تناو باككت مالكت فيلاكت دوكانكت حديقكت بڵێ ما شاء الله لا قوة إلا بالله قارون چی لە ناوی برد فەخر ئەوەم هەیە ئەوەم هەیە بۆیە عولەماکان دەفەرمون مرۆڤی وا هەیە جاری وا هەیە چاوی خۆی ئەدا بێتە هۆی نەمانی ڕزق و ڕۆزی و بەرەکەت نامێنێت لە ماڵەکەیدا گوێ بگرە بۆ عایشە بخاري بابكي هي بناوي التبرك بآثار يد رسول الله صلى الله عليه وسلم بركة بوني رزق روزي بهوي شنواري دفي في غمبره صلى الله عليه وسلم عائشة أفرمي في غمر صلى الله عليه وسلم كيسيكي بيدام لها جراب كيسيك قد أدخل فيه رسول الله صلى الله عليه وسلم يده ككيسكي بيدام يا غمر صلى الله عليه وسلم دستي خستا نايو كيسكا جنمو خرماو جو أوش تعنيتي أبو بجياجيا أفرمي دستي خستا نايو أفرمي عائشة فأنفقت منه فترة طويلة أو كيسيان بدسته ما ويكي زور خوشم أم خواردو أيشم بخشي لي حتى زمان خلافة عمر بن الخطاب أم كيسيا دستي في غمري في آخرابو هر ليدرهات هر كمينك أفرمي لزمان عمر بن الخطاب عائشة أفرمي فكالته لتعرف كم فيه كيشاي بزانة شنيت يا ماو أفرميك كيشاي فزالت عنه تلك البركة بركتك نما هركا كيشاي بزانة شيا بركتك نما بويا شاو برين الرزق خومان باسكتني رزق روزي خومان هو كارك بونا ماني بركت لكو تايدا مسلمان كان أود لهم سودت بيني لرزق الروزي لعبادتك لتمنت لك سكار وخزم خوشت لجيانت
ئەوە بزانە بەرەکەتێکە و خوای رب العالمین بۆی ناردوویت ئەگەر سوودت لێ نەبینی لە ڕزقت لە تەمەنت لە ژیانت لە عیبادەتت بزانە بەرەکەت لە ماڵ و مناڵتان نەماوە ئەبێ ئەم کارانە ئەنجام نەدەیت ئەبی هوڕەیرە ئەفەرمێ هەمانەیەکم هەبوو ئەفەرمێ ئەم هەمانەیە جۆی تیا بوو خورمای تیا بوو خواردنی تیا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کرد بە ناویە فەرمی ئەبوو هوڕەیرە سەیری مەکە دەستی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد بە ناو ئەو هەمانەیە ئەو کیسەیە فەرمووی سەیری مەکە و لێی بخۆ بیبەخشە ئەفەرمێ ئەم هەمانەی ئەبوو هوڕەیرە مایەوە هەتا ئەو ڕۆژە عوسمانی کوڕی عەفان شەهید کرا تەمەنی 83 ساڵ بوو قورئانی ئەخوێن بەسەر قورئانەکەوە شەهید کرا خوێنەکەی ڕژا بەسەر قورئانەکەدا ئەفەرمێ کە شەهید کرا ئەبوو هوڕەیرە خەبەری بیست هەموو شتێکی بیرچوویەوە هەمانەکەی بەجێهێڵا و ماڵ و مناڵ ڕای کرد بە ماڵی عوسمانی کوڕی عەفان کاتی عوسمان ئەسپەردە کرا و وەزعەکە هێمن بوویەوە و تەسلیم بە خاک کرا بینی ئەبوو هوڕەیرە هەمانەکەی دیار نەماوە دەستراوە لەناو بازاڕی مەدینەدا هاواریە کرد و ئەگریا و هاواریە کرد للناس هم ولي هماني هم الهماني وهم الشيخ عثماني خەڵکی ئەمڕۆ خەفەتێکی هەیە من دوو خەفەتم هەیە خەفەتی یەکەمیان ئەوەتانێکە هەمانەکە و کیسەکەم لە دەستچووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێبەخشی بووم دەستی پیا کردبوو بەرەکەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەمە خەفەتی یەکەمم خەفەتی دووهەمیشم شەهیدبوونی عوسمانی کوڕی عەفانە خەڵکی تەنها خەفەت بۆ عوسمان ئەخوا بەڵام من خەفەت بۆ ئەو کیسەش ئەخۆم کە لە دەستم چوو کەواتە مسلمانەکان بەرەکەت ماوە بەڵام عەقڵ کەمی کردووە نازانین چۆن ئیستیفادەی لێ بکەین بەرەکەت ماوە بەڵام کەمە بەڵام عەقڵمان ناخەینە گار بۆ هێنانەوەی بەرەکەت نازانین چۆن ماڵەکەمان سەرف بکەین لە شتێکا سەرفێکەین کە کەمالیات و تەحسینیاتە نەک زەڕوراتە داوا لە خوای گەورە دەکەم خوای گەورە بەرەکەتی خۆی بۆمان ئینشاءالله بگێڕێتەوە خوای گەورە بەرەکەت خاتە ناو تەمەنمانەوە ناو ڕزق و ڕۆزیمانەوە ناو تاعەت و عیبادەتمانەوە ناو ماڵ و مناڵمانەوە خوایە بەرەکەتی ئاسمانمە ببەرێنی یا رب العالمین خوایە بەرەکەتی ئاسمانمە ببەرێنی یا رب العالمین خوایە بارانی بەڕەحمەتمە ببەرێنی یا رب العالمین خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردوەکانمان خۆش بی خوایە شیفای نەخۆشەکانمان بی خوایە شیفای نەخۆشەکانمان بی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بی ئەو ئافرەتەی نەخۆشە لە دربەندی خان تووشی نەخۆشی گوتی لەبووە خوایە شیفای بی خوایە شیفای بی یا ربی خوایە شیفای بی خوایە شیفای ئومەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم خوای گیان وڵاتمان ئاوادان کەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بەپارێزی یا ربی خوایە هەر کەسێ چاکە چاکی بۆ بکەین ئەوەی خراپە خوایە چاکی بکەین ئەوەی چاک نابێ خوا لە ناوی بەری خوایە گیان بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەین آمين الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 برحمتك يا أرحم الراحمين آمين آمين والحمد لله رب العالمين